پرسیار بە ئەرک نەبێ ئەرکی پێغەمبەران چین؟ خزمەتتانین. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برانی بەڕێز خوشکانی ئازیز، ئایا ئەرکی پێغەمبەران چین؟ پێغەمبەران بۆچی هاتوون؟ خۆشەویستانم، پێغەمبەران کە هاتوون بە کۆمەڵێ ئەرکەوە هاتوون بۆ مرۆڤایەتی. یەک، گاندنی پەیامی خوا بە شێوەیەکی ڕوون، وەکو خوای گەورە بە پێغەمبەرەکەی فەرمێ یا ئەیوهە النەبی یا ئەیوهە الرەسوول. لێرەنەیە ئاگادارێک کاتەوە کە خەڵکی ئاگادار بکاتەوە، بەڵام لەم ئاەتەیە بە شێوەیەکی زۆر ڕوونتر، یا ئەیوهە الرەسوول بەلیغ ما ئونزیلە ئیلەیکە من ڕەبیک. ئەی پێغەمبەری خوا، ئەی محەممەد، خەڵک ئاگادارکەرەوە لەوەی کە خوای گەورە ناردوێتی، ئەوەی خوای گەورە پێی گەیاندووی بیگەێنە بە خەڵکی. وەئین لەم تەفعەل، ئەی ئەگەر نەتگەیان، فەما بەلەغتە ڕیسالەتە. تۆ لە ئاستی پەیامی خوایانیت یاخود پەیامی خوات نەگەیان. هەر کاتێ تۆ پەیامی خوات بە خەڵکی نەگەیان، کەواتە پەیامەکەی من نەگەیشت بە خەڵکی. بۆیە یەکەم ئیشی پێغەمبەران ئەوەیە کە پەیامی خوای گەورە بگەێنن بەبێ زیاد و کەم. بۆی خوای گەورە فەرمێ وەلەو تەقەوەلە عەلەینا بەعض الئەقاویل لەئەخەذنا منه باليمين ثم لقطعنا منه الوتين فما منكم من أحد عنه حاجزين. ئەگەر محەممەد قسە بەدەم ئێمەوە دروستکە، ئەوە دەستی بادەین و واتە کۆت و پەیوەندیەکەین، هیچ کەسێکیشتان ناتوان دەستی ئێمە بگرن لەسەر ئەوەی دەستی محەممەد بگرین. الله، یعنی سبحان الله، لەم پەیامەیە خوای گەورە چەند بە عەزیمی دەرەکەوێ. محەممەد تەنها پەیامبەرێکی خوای گەورەیە، وما محەممەد إلا رسول قد خلت من قبله الرسل. خوای گەورە چەند جوانەیە پێمان بگەێنێ، پێمان بناسیێنێ کە محەممەد چێیە، بۆچی هاتووە. ئەرکێکی هەبوو، ئیشێکی هەبوو، پەیامێکی هەبوو، گەیاندی. خۆشمان ئەڵێین پێغەمبەر، یعنی پەیامبەر، یعنی ئەو کەسی کە پەیامی خوای بۆ خەڵکی ئاشکرا ئەکا و ئەیگەێنێ. دووەم، ئیقامەی حوجە لەسەر خەڵکی. هەر کاتێ خەڵکی ئەم پەیامی خوایان پێگەیشت یاخود پێ نەگەیشت، حەقی خۆیانە کە گلەی بکەن لە خوای گەورە، بڵێن ڕەبەنا لەولا ئەرسەلتە ئیلەینا ڕەسوولا. ئای خوایە، ئەگەر تۆ پێغەمبەرێکە بۆ بناردێنایە، ئەو کاتە دوای پەیامەکەی تۆوە کەوتین و گومڕانە ئەبووین. بۆیە ئیقامەی حوجە لەسەر خەڵکی بە پێغەمبەران ئەکرێ. بۆیە خوای گەورە فەرمێ ڕوسولا مبشرين ومنذرين لئلا يكون للناس على الله حجة بعد الرسل. پێغەمبەرانێک بە ئاشکرا هاتوون، بەڵگەیان پێیە ئیقامەی حوجە لەسەر خەڵکەکەن بۆ ئەوەی کە خەڵکی دوایی بیانووی نەمێنێ لەسەر خوا، قسەی نەمێنێ لەسەر خوا، نەڵێ ڕەبەنا لەولا ئەرسەلتە ئیلەینا ڕەسوولا فنتبع آياتك من قبل أن نذل ونخزى. پێش ئەوەی کە ئاوا گومڕا بین و ئاوا زەلیل بین و ئاوا قوڕکرێ بەسەرمانە لە جەهەنەمە، باش تۆ بە پێغەمبەرێکە بۆ نەناردین. وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير. ئەڵێن ئەگەر خوایە، ئەگەر ئێمە جۆڕاڵیمان بکردایە، ئەگەر عاقڵ بووینایە، بەس جۆمان بگرتە هیچی تر، کام وایە جۆ بکرین. داوا لە ئەوانەی کە باوەڕیشیان نییە، ئەوانەی کە لەسەر دینێکی تریشن، بەعزێت کێشن، لەم دەدەقات چارەکانەیە کات لە خۆیان بگرن، بەس جۆ بگرن هیچی تر، هیچوانێکیز ناچێ. وبشر عباد الذين يستمعون القول فيتبعون أحسنه. ئێمە دەمێکە جۆ لە ئەوانە گرین و بەڵگەکانی ئەوانە خوێنینە و تاو توێەکەین و قسەکانیان وەرەگرین، بە ئەوانیش چەند دەقەیە جۆ لە ئێمە بگرن پێش ئەوەی کاتێ بێ کە ئیتر جویان لێ ناگیرێ، بەڵکو جویان نەگیرێ. لەبەر هیوادارم ئەو کەسانی کە گومانێکیان هەیە ئێستا جۆ بگرن. بۆیە چکە پێغەمبەران بۆ ئەمە هاتوون، بۆ ئەمە هاتوون کە بە خەڵکی بڵێن خوایەک هەیە، خالقێک هەیە. ئەم خالقەش خاڵی سێم چی پێیە؟ پەیام و حوکمێکی پێیە بۆ خەڵکی. واتە پێغەمبەران تەنها نەهاتوون بە خەڵکی بڵێن شتەکە ئۆپشنەڵە، ئەتوانی ئەم پەیامە وەرگری، ئەتوانی وەری نەگری. نا،
فەرمیێتی ئەمە پەیامی خوایە بە ڕوونی و ئاشکرایی. وەرێگرن لە دنیا و لە قیامەتا سەرفرازە بن لەسەر ئاستی تاک، لەسەر ئاستی کۆمەلگا، لەسەر ئاستی حکوومەت و دەوڵەت و حکومڕانی. بەڵام ئەگەر دوای نەکەوتن و جۆرەیاڵیتان نەکرد ئەوە خۆتان خەسارەمەندی دنیا و قیامەتە بن. بۆیە خی گەورە ئەمر بە پێغەمبەرەکەیەکا فەرمێ وەئەن یحکم بەینەهم بما ئەنزەل الله. ئەی محەممەد تۆ حکم لە بینیانە بکە بەوەی کە خوای گەورە ئەمری پێکردووی. واتە پێغەمبەران کە هاتوون حکمی خوای گەورە بۆ سەر زەوی بهێنن. واتە حکمی خوای گەورە بۆ تاک نییە، حکمی خوای گەورە بۆ کۆمەلگایە، حکمی خوای گەورە بۆ دەسەڵاتە، حکمی خوای گەورە بۆ حکومەتە، حکمی خوای گەورە بۆ پەرلەمانە. یا داود ئینا جعلناکە خەلیفەتەن فی الأرض چی بکە؟ فاحكم بين الناس بالحق ولا تتبع الهوى. چونکە ئینسان لە حەق لایدا دوای ئارەزوو هەوا و خۆشی و بەرژەوەندەکانی خۆیەکەوێ. بۆیە هەموو پێغەمبەران ئەمریان پێکراوە لە کاتێکا بێن بۆ ناو قەومەکانیان پەیامی خواییان لە نێوا جێبەجێ بکەن. بۆیە یەکێک لە ئیشە گەورەکانی پێغەمبەران ئەوەیە بە خەڵکی بڵێن ئێمە هاتوین مژدەی دنیا و قیامەتمان پێیە بۆیەوە. دوایەکەون شوێنێکەون پابندێ بن سەرفرازی دنیا و قیامەتە بن. دوای ناکەون دنیا ئەبێ بە بێشە، کۆمەڵگا ئەبێ بە کۆمەڵەگا، هەر یەکە و بۆ خۆی تەراتێنی تیاکە. کەسی تر ناخوێنێتەوە گەورە بچووکە خوا تووشی تاوان و هەڵدێر و قوربەسەری و ماڵوێرانی و دنیا و قیامەتە بن. جا پێغەمبەران خاڵی چوارەمیان ئەوەیە کە هاتوون مژدە بەخشن و لە هەمان کاتیشا ترسێنەرن بۆ ئەوەی کە لە دوایی ڕوەکاتە بەشەریەت ئەبێت چی بێ. خۆشەویستەکانم یەک حەقیقەت هەیە بیزانن، ئەو نەبزانن خوای گەورە ئینسانی لە عەدەمەوە هێناوە، بە هەدەر دروستی نەکردووە و بۆ عەبەسیش نەیهێناوە. ئەفەحەسیبتم ئەنەما خەلەقناکم عەبەثا وأنكم إلينا لا ترجعون. ئێوە زان ئێمە ئێوەمان بە گاڵت و گەپ دروست کردووە و دواتر بۆ لای ئێمە ناگەڕێنەوە. نەعوذ بالله کە نەشیاوی لە خوای گەورە بۆشێتەوە. هەموو ئیشەکانی خوای گەورە بە دانایی بە حەکیمیە. بۆیە خۆشەویستەکانم ئەم خەڵقە جوانە، ئەم خەڵقە وردە، ئەم دروست کراوە لە زەڕەیەکەوە بیگرە هەتا وەکو ئەگاتە نجوم و کەواکیب و کاکێشان و مەجەڕات و ئەو فەزا گەورەیەکی ئێمە تیاژین. خۆ ئازانی لە پشت ئەو فەزایەشەوە چیتر هەیە، چەند کەونی تر هەیە، چەند خەلایقی تر هەیە کە ئێمە نایان بینین. بەڵام خوای گەورە ئەمری ئەمەمان پێ ناکا. ئەفەرمێ وەفی الأرض آیات للموقنین دوور مەڕۆن وەفی ئەنفوسیکم ئەفەلا تبصرون. سێری نەفسی خۆتان کە بزانن چیم تا دروست کردوون، چۆنم دروست کردوون، عیبێ، نەقسێ، کلێنێ، زیادەیە، کەمێ، لە هیچ ئۆرگانێکی تۆیا هەیە، لە هیچ ئەندامێکی تۆیا هەیە؟ نەخێر. نەعوذ بالله ئەمە لە خوا بۆشێتەوە. کە مادەم نەقز لە خەڵقی خوای گەورەیان نییە، کەواتە نەقز لە کەلامی خوای گەورەشان نییە. خەڵقی خوای گەورە تەکمیلەکەی بە کەلامەکەی ئەبێ. هەر کاتێک ئەم دوانەمان لێدا، هەر کاتێک کەتەلۆک و ئامێرەکانمان لێدا، ئامێرەکە خۆی لە ئینسان و جونەکە یابینێتەوە، کەتەلۆکەکەش خۆی لە پەیامی خوا یابینێتەوە. لە ڕێی چیەوە؟ لە ڕێی پێغەمبەرانەوە کە خوای گەورە ناردوونی. کاتە ئەرکی پێغەمبەران زۆر قورسە بۆ ناو بەشەریەت، چونکە پێغەمبەران لە ئاسمان ئاشایەتیان هەیە، بەڵام بەداخەوە لە ئەرزا بەتەنیا خۆیانن، کەسێکی تر نییە. غەیری موعجیزەکانی خوای گەورە شایەتیان بۆ بە. بۆیە خۆشەویستەکانم ئەرکی پێغەمبەران قورسە و هەر کەسێکیش بە ئەرکی پێغەمبەران هەستێ تووشی هەمان ئەو کێشە و ناڕەحەتی و مەشاکیلە ئەبێ بەقەدەر ئەوەی کە لە پەیامی پێغەمبەرانەوە نزیکە خەڵک باوەڕی پێ ناکەن، خەڵک قسەی پێڵێن، خەڵک بە درۆیە خەنەوە. جا ئێمە لە خزمەتتا ناین بۆ ئەوەی کە بتوانین ئەرکی خۆمان بەرامبەر بە ئەرکی پێغەمبەران بگەیەنین، ئەوەی پێغەمبەران بە ئێمەیان گەیانوە بتوانین بۆ قەوم و بۆ خەڵک و بۆ میلەتەکەمان ڕوونی کەینەوە، بۆ ئەوەی کە ئەگەر میلەتەکەمان لە دنیاە
تووشی مەشاکیل و کێشەکانی ناو کۆمەلگا بێ بەهۆی دووری لە پەیامی خواوە، بتوانین هەم ئێرەیان بۆ خۆشکەین، بیکەین بە بەهەشتۆچکەیەکی بچکۆلە، وەخوای گەورەش لە قیامەتە هەمومان دەژێر عەرشی خۆیان لە ناو بەهەشتە فراوانەکە و لە ناو فیردەوسی خۆیان کۆکاتەوە. هیواداریم ئینشەڵڵا بتوانین بەشێکی کەم لە ئەرکی پێغەمبەرانمان گەیاند بێ بە ئێوە و بتوانین لەمە دووە زیاتر و زیاتر لە خزمەتی ئەم پێغەمبەرە بەڕێزانەیە بین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.